ئێراندا لە دوای گیان لە دەستدان و مردنی ژینا ئەمینی کچە کورد کە لە دوای ئەوەی بە پاساوی پابندەبوونی بە باڵاپۆشی و ئەو سیستمی حکومڕانی کە لە وڵاتی ئێراندا پەیڕەو دەکرێت لە پاش دەستگیرکردنی ژینا ئەمینی دوای چەند ڕۆژێک گیانی لە دەستدا و ئەوەی کە بۆ هۆی خۆپیشاندان و ناڕێزایەتی ژینا لە ژێر کاریگەری و هەروەها تونند و تیژیانەی کە بەرامبەر ژیانی و مەترسی لەسەر ژیانی و مردنی ژینا ئەمینی کرابێت بۆ هۆی کە کڵپەی خۆپیشاندان بریسکەی خۆپیشاندان لە شەقامی ئێرانیدا سەرهەڵ بدات لە چینی خوێندکاران و ژنانەوە ئەم خۆپیشاندانی ئەمجارە سەری هەڵدا و لە ئێستادا سەرتاسەری ئێرانی کردوتەوە ناوچە یاخود شارە کوردیەکانی ڕۆژاوای یاخود ڕۆژهەڵاتی کوردستانی گرتوتەوە و لە تەواوی جیهانیشدا خۆپیشاندانەکان کاریگەری هەبووە دەنگی وڵاتانی جیهانی هێناوەتە سەرم بابەتە تەنانەت بۆتە یەکێک لە بڕگە و بابەتەکان کە لە ئەمریکا و هەروەها لە کۆنگرێس باسی لەوە بکرێت. لەسەر ئەم بابەتە میوانێکمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەین بەڕێز دکتۆر ڕێبوار کەریمی کە بەڕێزیانک و کۆمەڵناس ڕاستەوخۆ لە فینلەنداوە میوانی ئێمە دەبن بە ڕێگەی سکایپ. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. نوێترین سەرنجەکانی جەنابەت لەسەر دوایمی گۆڕانکاریەکانی شەقامی ئێرانی چییە؟ سەرنجەکانە رەو شتەیە کە خەڵکی تریشەیە خۆپیشاندانەکان هەروە بەردەوامن قوڵبوونەوەیان پێوە دیارە و ئێمە هەر تاونا تاوێک جۆرەی وەرچەرخانی نوێ بینین ڕەنگە لوتکەی هەموو وەرچەرخانەکان ئەو خۆپیشاندانە جەماوریە مەزنەبێکە لە ڕۆژی چلەی کۆچی دوایی ژینا لە سەقزا بیندرا دەیان هەزار کەس لە خۆپیشاندانێکە سەرڕای هەموو کەند و کۆسپێک کە حکوومەت بۆی دروست کرد بوو بەشداریان کرد. کۆچی دوایی ژینا و هێندێک پەیام و هێمای تایبەت کە هەیبوو بۆ خۆی خاڵێکی وەرچەرخانی مێژووی بوو چلەی ژینا بوو بە خاڵێکی وەرچەرخانی مێژووی تر. ئێمە لەگەڵ دیاردەیەکی تەواو نوێ لە ناو مێژووی سیاسی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە بەرەو ڕۆی. باشە لێسادا خۆپیشاندانەکان بۆتەوەی کە دەنگدانەوەیەکی جیهانی هەبێ و بەیاننامەی حکوومەتی ئێران دوجار سەبارەت بە خۆپیشاندانەکان بڵاوکرایەوە کە خۆپیشاندانەکان لە ژێر کاریگەری وڵاتانی دیکە و وەکو خۆیان باسی لێوە دەکەن دوژمنانی حکوومەتی ئێران چ ئیسرائیلە چ ئەمریکا کە وەکو لە بەیاننامەکە باسی لێوە دەکەن. ئەنی ئەمەی کە هەیە لەژێر کاریگەری هیچ وڵاتێکە یان خۆپیشاندانەکان خۆڕستکن ڕەنگە جۆرێک لە پشتیوانی هەبێ بەڵام وەکو خودی خۆپیشاندانەکان چۆن سیر دەکرێت؟ ئێمە مێژوویەکی هەڵبەشمانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە زۆرداری و سەرڕۆی ئێمە لە بیرمانە تاکو و ماوەیەکی کورت پێش ڕوخانی سەدام حوسێنیش لە دوایین هەڵبژارنەکانە هەمیشە دەنگی نزیکەی سەودی 99 بۆ سەدام و بۆ دەست و دایرەکەی بووەتە دیکتاتۆرەکان هەمیشەوە نیشانەیەن کە کۆمەڵگا هەمووی یەکدەستە و لە پشتی ئەوانە بەڵام وانە بەڵام ئەمە دوو لایەن هەیە بە باوەڕین لەلایەکەوە لایەنی ڕێتۆریکی شتەکەیە ئەوەی کە حکوومەت ئەوێ بەردەوام ئەو بانگشەیە بکەلانیکەم بۆ لایەنگرانی خۆی وانیشان باکە کە وڵات وەکو پێشوو لە ژێر دەسەڵاتی خۆمانایە و خەڵک هەمووی لە پشتی خۆمانە و ئەوانی کە هەن ئاژاوەگی ڕێکی لاوەکین ناتری حسابیان بۆ بکەین و بۆ بچووک نیشاندانی شتەکەی ئەمە لایەنێکی ترە بەڵام لایەنێکی تر لە پەیوەندی لەگەڵ ئەوەی کە باز لە دەستی دەرەکیەکە بە باوەڕم پەیوەندی بە هاوکێشەیەکی فراوانترەوە هەیەکە ڕەنگە بواری پسپۆڕی من نەبێت پەیوەندی بە پەیوەندی نێونەتەوەیەکانەوە هەیە بەڵام پێم خۆشە ئاماژەیەکی کورتی پێ بکەم ئەگەر ئێوە ئەگادار بن ئێستا سەرچاوە هەواڵدەریە ڕۆژاواییەکان هەمویان بە بەڵگەوە لەسەرەوە هاوبەش بۆچوونیانەوەیەکە ئێران خەریکە بە فراوانی درۆن فڕۆکەی بێفڕۆکەوان یا بە رووسیەوە ئەوانە بە فراوانی لە ئوکراینە ئیشیان پێکرێن و کەڵکیان لێوەرەگرێ واتە ئێران بۆتە پشکدارێک لە شەڕێکە کە لە جگە لە چین هەموو هێزە گەورە چەکداریەکانی دنیای تا بتیا بەشدارن ئەوەی کە لە ئوکراینە گوزارە ئێمازانین شەڕێکی بەنیێنەرایەتی بەنیابەتیەکە لەلایەکەوە ناتۆیە لەلایەکەوە ڕووسیەیە و لە ناو ئەم شەڕەیە ئێران بە شێوەیەکی ڕاشکاو بۆتە پشکدار واتە لە ماوەیەک لەوە پێشیشتەرۆکی باڵای ئێران خامنەی باسیەوە کرد کە ئێمە بە کۆمەڵێک ڕووداوە تێپەڕین کە نەخشەی سیاسی دنیادا ئەڕێژێتەوە واتە ئەوان چوونەتە ناو شەڕێکی جیهانیەوە لەو چوارچێوەیە لەو سناریۆ ئەمنیانەیە کە بۆ خۆیان
وێنایەکەن تەسەوری من ئەوەیە ئەو تێگەیشتنەشیان لەلا دروست بۆ لانی کەم لە لای باڵەتن ڕەوەکانیان وەکو سپا وەکو ڕێبەری ئێران کە دەستێکی دەرەکی پەیوەندی بە جەبهەی ڕۆژاواوە هەیە بە ناتۆ هەیە لە پشتەوە ئێوێ ناو ئێران بشڵەقێنێ لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی لە ناو شەڕێکی جیهانیایە لە ڕاستیدا لەم چوارچێوایە پێم وایە ئەوەی کە باز لە ئیسرائیل و ئەمریکاکەن پەیوەندی بە ئەو سناریۆ بەرفراوانە جیهانیانەشەوە هەیە. باشە لە ئێستادا زۆر باس لەوە دەکرێت کە تێگەیشتن لە چینی خوێندکاران کە بەیەکێک لە چینە نخبە جیاوازەکان ڕۆشنبیرەکاندا دەمرێن کە کاریگەری جزری و ڕێیشەییان هەیە لە هەر گۆڕانکاریەک ڕووبا لە کۆمەڵگەیەکە و خۆپیشاندانەکان لە ناو چینی خوێندکاران و گەنجان و ژنانەوە سەری هەڵدا. ینی جۆرێک باسی لێوە دەکرێت کە خۆپیشاندانەکان بە هەموو وەڵامێک رازی نابن. بەگشتی داوای خۆپیشاندان چییە و کۆمەڵی ئێرانی داوای چی دەکا؟ لەسەرەوەی کە کێن ئەوانەی لە خۆپیشاندانەکانە بەشدارن کێن ئەوانەی کە ناڕازین خوێندنەوەی جیاواسەیە. یەکێک لەو خوێندنەوەوانە کە لە ماوەی دواییە بۆتە باو ئەوەیە کە باز لە پێی ئەڵێن نەوەی زێت باز لە نەوەی زێ دەکەن. نەوەی زێت مەفهومێک کە لە وڵاتانی ڕۆژاوایی و ئەمریکا و ڕۆژاوا و هاتووە ئاماژێ بە نەوەیەک کە تەمەنی لەژێر 20 ساڵەوەی لە سەردەمی ئینترنێتە لەدایک بووە و بە نوعێک ئەڵێن ئەمە نەوەی سفرە زیرۆ نەوەی سفرە واتە نەوەیەکە میراتی نەوەکانی پێشووی بەشانەوە نییە بۆ خۆی لە سفرەوە دەستی پێ کردووە. باز لەوە کرێکە پێشنگ ئەم خۆپیشاندانانە نەوەی سفرە لە ئێرانە دیارە ئەم خوێندنەوەیە لایەنی دروستی تایە بۆ مانایی کە چینێکی نوێ لە ئێرانە پێگەیوە کە لە دنیای ئینترنێتەوە لە سەردەمی ئینترنێتە لەدایک بووە و پەیوەندێکی قوڵی لەگەڵ دنیای ڕۆژاوا هەیە و ڕووی زۆرتر لە ئایندەیەتە لە ڕابردوو بەڵام ئەمە کەم و کوڕێکایە ئەم جۆرە مستەڵحانەکە لە ڕۆژاوایە بۆ خوێندنەوەی ئاڵگۆڕەکانی کۆمەڵگای ڕۆژاوا دروست بووە ئاماژە بنەوەیەکە کە لە کۆمەڵگایەکی پاش پیشەسازی ڕۆژاواییە لەدایک بووە نەوەیەکە نە شەڕی بینیوە نە ناخۆشی بینیوە نە زۆرداری بینیوە لە ئازادیەکی تەواوە لە هێمنایەتێکی تەواوە پێگەیوە بەراوردکردنی ئەمنەوەیە لەگەڵ ئەو مناڵانەی ئێران کەسانی وەکو ژینا کە لەسەر دەرکەوتنی چوار تاڵەم و گیان شیرینیان دەستێن ئەمە بەراوردکردنیەکی سەتحیە و ناتوانێت تحلیلێکی قوڵ بە ئێمە ببەخشێ. لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە لە ئێرانی ئەم ڕۆیایی بینین ئەو نەوەی کە لەسەر شەقامە زۆرتر توانین بڵین نەوەیەکی گوتاریە نەوەیەکی وێژمانیە وێژمان بەمانای گوتار نەوەیەکی وێژمانیە کە لەباری تەمەنیەوە توێژی جیاواز لە خۆیەگرێ پیرە پیاویکە جاری وایە پیرێژنە دوودانە لەو خانمانی کە لە مەهاباد شەهید بوون لە ماوەی یەکمانگە ڕابردووە تەمەنیان لەسەر و 50 ساڵەوە بەڵام دەولاوە مناڵانی 15 و 16 ساڵێکی تایە ئەوەی کە هەموو ئەم نەوانە پێکەوە گرێەیە وێژمانێکی دیاریکراوە ئەوەیە کە هەمویان یەک شتە هاوبەشن ئەوژەوەیە کە بێزارن لەو هەموو زۆرداریە بێزارن لەو هەموو نەعەداڵەتیەکە کە تایە ئەژی. باشە من وتاری یەکێک لە مامۆستانی یەکێک لە مامۆستاکانی زانکۆی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و لە دەرەوە دەژی لەیەکێک لە بابەتەکانی باسی لۆکە کە حکوومەتێکی ئێرانی هەیە هیچ دامەزراوەیەکی ناحکومی ناوێت دامەزراوە ناحکومیەکان چ کاریگەریەکیان لەسەر حکوومەتی ئێران دەبێت ئەگەر وایە و حکوومەتی ئێرانی ینی سەرکوتکردنی گەشتۆتە ئاستێک کە تەنانەت ڕێگە بە هیچ دامەزراوێکی حکومی نەدات کار بگاتە ئەوەی کە تەنانەت دامەزراوە ناحکومیەکان بە دژی حکوومەتدا بنرێت. ئەزانی استراتیژی حکوومەتی ئێران لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای مردنی خومینی استراتیژێکی تۆتالیتار بوو بۆ مانایی کە بەرەو ئەوە ڕۆشتن کە هەر جۆرە ناڕزایەتیەک هەر جۆرە ڕیسکێکی ئەمنی لەسەر حکوومەتی کۆماری ئیسلامی نظامی ئیسلامی بدێنە ئاستی سفر لەکوێ دەستیان پێکرد لە ناوبردنی هەموو سەرکردە پلەیەکەکانی ئۆپۆزیسیۆنەوە لە کەسانی وەکو شاپوری بەختیار دکتۆر قاسملو دکتۆر شەرەفکەندی و نزیکەی سەدان کەس لە کەسایەتی پلەیەکەکانی ئۆپۆزیسیۆن مێشکی ئۆپۆزیسیۆنیان تا ڕادێکی زۆر بەتاڵ کردەوە. ئەمە لەلایەکەوە واتە ئەوانی کە ئۆپۆزیسیۆنی چالاکی حکوومەت بوون بە شێوەیەکی زۆر بەرفراوان ئەوانیان
چۆکیان شکاندن بێهێزیان کردن لە قۆناغی دووەمە گەیشتنە ئەو سناریۆیە کە ئەوە ڕۆژاوا ئەو شتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێڵێن پەلاماری کولتوری هێرشی فەرهەنگی باسیەوەکەن کە ڕۆژاوا ئێستا دێن لە ڕێگای نەرمەکانەوە لە ڕێگای هێنانی کولتوری ڕۆژاواییەوە ئێوێ زەفەر بە ئێمە و بە پێکاتی سیاسی ئێمە بێنێ لەم چوارچەوەیە دیسان کۆمەڵی کەسی ترۆک و دوژمن دەرکەوتن نووسەران ئەو جیا بیران ئەوە بوو کە ئێمە لە ئێرانی 20 ساڵی ڕابردووە ڕۆژێکمان بینی نووسەرانێکی پلەیەک وەکو محەممەدی مختاری وەکو جعفەری کوێندە بەتایبەتی ئەوانی کە لە بواری گۆڕانکاری نەرمە کاریانە کرد لەسەر مافی مرۆڤی ئیشیانە کرد تەکتێکی ئەوانە کوژران ترۆرکران لە ناو ئێرانە وردە وردەکاتینە پێشەوە ئەو تێگەیشتنە دروست بوو کە ئێستا ڕۆژاوا واتەوان هەموو جارێکە ڕەشەکان بە ڕۆژاواوە ئەبەستنەوە کە ئێستا لە ڕێگای مافی مرۆڤەوە لە ڕێگای هێندێک گوتاری نەرمەوەکو بووان مەسەلەن ژینگەوە خەریکن نفوزەکەن ناو ئێرانە و بۆیە ئەمانە ئەو کەسانی کە نوێنەرایەتی ئەم جۆرە چالاکانیانە کرد ئەوان ئەمجا بە دوژمن لە قەڵەمدران ئەوەی کە لەناو ئەم توتالیتاریزمەیە کە کوماری ئیسلامی نوێنەرایەتیەکە هیچ جۆرە جیاوازیەکی بیرکردنەوە تحمل ناکرێت بۆیە هەر کەسێک بە شێوەیەک لە شێوەکان لەناو ئەم زۆرداریەیە بە جۆرێکی جیاواز تەعامل بکات تەنان دەگە و تەعاملێکی سیاسی نەبێ کومەڵایەتیش بێ تحملکردنی زەحمەتە و زۆر جار ئەتوانن وەکو هەڕەشەیەکی ئەمنی لە قەڵەمی بەر و لە ناوی هەر بۆیە هەر ئێستا لە ناو زیندانەکانی ئێرانە دەیان کەس لە چالاکانی بواری ژینگە بواری مافی مرۆڤن باشە ینی چاوەڕێ دەکرێت کە ناڕزایی ئەمجاری شەقامی ئێرانی سەرکەوتوو بێت بەباوەڕی من ئەگەر باز لێ ڕۆژهەڵاتی کوردستان بکەین ئەگەر لە حدەیەک ئەو دوان لێک جیا بکەینەوە هەموو ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەو لێک پەیوەندی بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەیە بەباوەڕی من هەر ئێستا ئەگەر ئەمڕۆکە ئەو ناڕزایەتیانە کۆتاییان پێ بێ یەک سەرکەوتوی گەورەی هەیە ڕۆژهەڵاتی کوردستانە لەبەرەوەی کە ڕۆژهەڵاتی وڵاتی ئەمە توانی لە ڕێگای ئەم ئاخێزە جەماوەری مەزنەوە لە ڕێگای هێنانە پێشی گوتارێکی تەواو و جیاواز و مدەرنەوە کار خۆی لە ناو دروشمی ژن ئازادیان فۆرمۆلە کردبوو وێنەیەکی تەواو جیاواز وێنەیەکی تەواو پێچەوانە لە کورد و بزوتنەوەی کوردستان پێشکەشی کۆمەڵگای ئێرانی بکە و ئەو پەیوەندیە لە نێوان گەلانی ئێرانە کە بەردەوام حکوومەتەکان هەم لە سەردەمی پەهلەوی هەم لە سەردەمی کۆماری ئیسلامیە ویستویانە ژەهراوی بکەن ڕۆژهەڵاتی کوردستان توانی ئەو پەیوەندیە دابڕێژێتەوە بە شێوەیەکی تەواو وێنەیە کە ئێستا کۆمەلگای ئێرانی بەگشتی لە ئێمە هەیە وێنەیەکی تەواو جیاواز لەوەی کە دوومان لەوە پێشە بوو لەو بوارەوە ئێمە ئەگەر ئەمڕۆ کەژە خۆ پێشاندانانە کۆتایی پێبێ سەرکەوتنی مەزنی ئەو بزوتنەوەی ئەو جوڵانەوەیە یان هەر ناوێکی لە بنین ئاخر جوڵانەوە شۆڕش ئێمە بووین بەڵام ئەوەندی کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە ئیزن بێم بە کورتی ئەوەش بڵێم ڕاستیدا درێژە پێدانی ئەو ناڕزایەتیانە یا کۆتایی پێهێنانی پەیوەندی بە دوو فاکتەرەوە هەیە فاکتەری دەرەکی و فاکتەری ناوەکی ئەوەندی کە پەیوەندی بە فاکتەری ناوەکیەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە ئایا توێژە نەڕازیەکانی تری کۆمەلگاش ئاوێتەی ئەم ناڕزایەتیانە بن یانە لەبەرەوەی کە هەتا ئێستاش ئێمە ناتوانین بڵین هەموو توێژە ناڕازیەکان بەشدارن بۆیە ئەگەر هەموو توێژەکانی تری وردە بەشداری بکەن و ئەو شتە دروست بێ کە بە فارسی پێڵێن هەمەفزایی واتە یەکتر زیاد بکەن و لە لای ئەوە لە تنیشتی ئەوە ناڕزاکان بتوانن تاکتیکی نوێ تاکتیکی ئاڵۆستر بگرنە بەر کە نەکرێ بەڕ ئاسانی سەرکوت بکرێت ئەمە لەلایەکەوە ئەگەر پشتگیری نێونەتەوەیی پەرەپستێنی ئەم دوانە دەستبەنە دەستیەک کۆتایی پێهێنان بەم خۆ پێشاندانانە کارێکی زۆر زەحمە دەبێ و تەنان دەگەر کۆتاییشی پێبێ ئەو وێژمانە نوێیە کە ژنیشان ئازادی هێناوێتی ناو گۆڕەپانی سیاسی ئێرانەوە ئەگەر ئەم جارەژە ئەو کەڵپێ و ئاگرە بکوژێتەوە دووبارە سەرخڵێ دکتۆر ینی پێتان وایە کە هەر لە نێو حکوومەت و کای سیاسیەکەی ئێراندا پاڵپشتێک بۆ خۆ پیشاندەران بێتە ئاراوە لە کاتێکا کە محەممەد جاواد زەریف لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دیارەوەزیری دەرەوەی ئێران بوو لە پێشترا لە وتارێکی یاباسی لەوە کردووە کە هەڵەیە ئەگەر بڵێین کە خەڵک لە بەرچاو ناگیرێت داخوازی خەڵک لە بەرچاو ناگیرێت یعنی ئەمە جۆرێک لە پشتی وەکو جۆرێک لە پشتیوانی لێک دەدرێتەوە یان تەنها دەتوانرێت لە ڕێگەی ئەم وتارانەوە جۆرێک دووبارە لە سەرکوتکردن بۆ داخوازی خۆپیشاندەران بێتە ئاراوە
بە باوڕی من هێندێک کەسی وەکو جەوادی زەری وەکو خاتمی کەسایەتی زۆر لاوازیان هەبووە لە ساڵانە ڕابردووە لە ناو کای سیاسی ئێرانە وەکو کسانی لیبراڵتر ناویان هێنن بەڵام بەڕاستی ئەوان زۆرتر هەرە شتە بوون کە وەگەڵێن خەریکی پینەکردنن پینەکردنی ئەم حکوومەتەن و تەڕاودانەوە و جوانیشاندانین وانیشان بانکە حکوومەتە هشتا توانایی هەیە گۆڕانکاری لە خۆیان بکە بەڵام بەکردەوە بۆمان نەزانین لە ناو ئێرانی ئەمڕۆکەیە تەواوی دەسەڵاتی سیاسی لە ناو دەستی یەک گروپاکە پێڵەن ئوسولگەراکان کوفڵ بۆ محافزەکارەکان لەناو ئەوانە دوو ڕوانگە هەیە ڕوانگەیەک ئەو ڕوانگەیە کە خومینی کاتی خۆی لە دروشمی پاراستنی نظام ئەوجبی واجباتە خۆی نیشانداوەتە واتە گرنگترین شت بۆ ئەوان بۆ ئەم باڵا ئەوەیە کە حکوومەت بپارێزرێت چوارچێوەکی بەڕواڵەت پارێزری جا لە ناوەڕۆ کە دانوستانەکەی کۆتادی تەنازولەکەی مهم نییە مهم ئەوەیە کە بەڕواڵەت حکوومەتە پارێزراوە بۆ ئەگەر تەنازولیش بکەی بۆ خەڵک لە کناوی ئەمەیە کێشە نییە بەڵام ڕۆنگەیەکی تر هەیە نا بە پێچەوانەوە پێیان وایە کە ئەم حکوومەتە بەو بەهایانەوە حکوومەتە کە نوێنەرایەتیەکە ئەو بایانش خۆمان دەزانین لەگەڵ مافی مرۆڤ لەگەڵ ئازادی سیاسیەکانە ناتەبایە بۆیە ڕوانگەیە کە پێی وایە هەر جۆرە تەنازولکردنێک بۆ خۆپێشاندەران پاشەکشەیەکە کە پاشەکشەی تری بەدوایە دێ بۆیە لەسەر قەناعەتە نابێت بە هیچ شێوەیە کۆتابێن بەرامبەر بە حکوومەت بۆیە دوو ڕوانگەی جیاواسەیە بەڵام ئەوەی کە کام ڕوانگە زاڵە بێ من پێشبینیە کە مەگەرم ناڕزاتیانە درێژەی هەبێ ناکۆکی نێوانم دوو ڕوانگەیە هەر ئێستاش دەرگەوتووە بەڵام زیاتر لە ئێستاش خۆی نیشان باشە باکەم بە دوا پرسیار دکتۆر ئەوش یعنی ئێستا پێتان وایە کە داخوازی خۆپیشاندەران و ناوی دەنێن شۆڕش خۆپیشاندان ناڕزایەتی گەشت بێتە یاخود ڕێچ کە ئاساییەکەی خۆی وەرگرت بێت داخوازی خۆپیشاندەران ڕوونە ئەوەندێکی پەیوەندی بە ناڕزایەتیە لە حکوومەت لە ئەدای حکومڕانی زۆر ڕوونە بەڵام ئەوەی کە ئەلتەرناتیڤیان بۆ ئەم حکومڕانیە بۆ ئەو شتێک کە ناڕازین ئەلتەرناتیڤیان چییە لە شێوە گشتیەکەیە ئەوەیە کە ئەو خەڵکە کۆمەڵگایەکی ئازادیەوێ بە کورتەکەی ئەوێ کەرامەتی پارێزراو بێت وەکو گروپ بەڵام ئەگەر وردی بکەیتەوە زۆر ڕوون نییە هۆکاریکەشی ئەوەیە کە ئێمە بەداخەوە ئۆپۆزیسیۆنێکی یەکان گیرمان نییە کە بە وتارێکی ڕوونەوە نوێنەرایەتی ئەم خۆپێشاندانانە بکە بۆیە هێشتا ئەم جۆگەلانە لەوانەیە بڕۆنە پێشەوە لە قۆناغێکە لەوانەیە یل بگرنەوە ڕووبارێکی ڕوونیان لێ دروست ببێ بەڵام پێم وایە ئایندەی ئێران ئاوسە بە ڕووداوی زۆر گەورە و لەوانەیە وەرچەرخانی زۆر مەزنیش خوبە بەڕێز دکتۆر ڕێبار کەریمی کە بەڕێزیان وەکو کۆمەڵاس ڕاستەخۆ لە فینلەندا و بەڕێگەی سکایپ میوانیمە بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونی دکتۆر